سڵاتەنەوەی بەڕێزان وەکو هەموو هەینێکتەوەری ئەمڕۆی بەرنامەکەتان مایکی خەڵکراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن. بڵێ یەکەم پەیوەندیمان باوکی شەمیان لە هەولێر. فەرموو باوکی شەمیان. کاکە پێشەکی باس دەکەم بەوە بەرنامەیە. زۆر زۆر سپاس دەکەم. ئەگەر مەجالم بێ دوسێ خاڵ باسەکەم کاکە گیان. بەڵێ فەرموو. ئەەکەم خاڵ ئەوەیە داوا لە هەموو جەماوەری مدەتی کورد دەکەم ئێمە بە ئەوەندە خۆمان نەشکێنین. بەڵێ اینجا فکرەکەی عەرەبەکان لە هەموو شتێکان هاکۆکن بە تایبەتی لەم کاتا، بەڵام لە یەک شتا ئەوان یەکگرن ئەویش دژایەتی چارەسەری کێشەی ڕەوای میلەتی کوردە. مەسەلا بۆ نمونە گەرباسی گەندەڵی ئەکرێت لە عێراقا عەبدولفەتاح سودانی وەزیری تیجاری عێراق بوو، 80 ملیار دۆلاری بە ئەترافی خۆیان دزی و خوارزی لەگەڵ تریک و فیعنانا کە باوەڕپێکراوی نەتەوەی گرتوەکان بوو لەوە کەش. عەبدولخالق سامەرایی وەزیری کارەبا بە 40 ملیار دۆلاری خوارد. یەک بوشە بەدەمی هیچ عێراقیەکە نایە لەوبارە، بەڵام ئێمە خۆمان هەر باسی گەندەڵێکن کاکە گەندەڵی بە کورت و مختصر هەیە، بەڵام ئەوە نایەنێ هەموو کێشەی ڕەوای میلەتی کورد پێنە خاچی چەند کابرایەتی گەندەڵکان ئەوە قابلی چارەسەرە، بەڵام میلەتی کورد ئەگەر بەرەو هەودێ ڕۆژ بەرەو تاوانموو هەمومان وەکو کەشتەکان لەناو دەریا هەمومان غەرق بین، یعنی هیچمان با ئێمە یەکگرین. با ئێمە من پێشنیارەکەم بۆ هەموو جەماوەری میلەتی کورد چۆن کۆڕەومان کرد لە ساڵی 91 هەموو یەکدانی جیهانمان هەژان هاتن بە هاوانمانەوە، با ئێستا هەموو جەماوەری میلەتی کورد بە یەک دەنگ لە هەموو لایەنەکان بەسەرکردە و پیادە و قەواعیدەوە ئاوای پیرۆزی کوردستان هەڵگرین و بەرەو سەر چیای حەمرین بڕین و پیشانی بین ئێمە گەلێکی ئاشتی خوازین، تعدار ناموس و ئەرز و دینی کەس ناکەین، لەسەر خاکی خۆمان ئەژین و ئەمرین. با ئێمە هەمومان بەو شێوە بیر بکەینەوە. بەس باسی ئەو وای کرد و ئەمە فیساد وابوو تاکە ئێمە کرد ئاوای میلەتی کوردمان لێرە چەقان ئەو کاتە حەزەکان بڵا با بە شوانێ بێنن بیکەن بە سەرەکی هەرێم. بەڵام مشکلەی سەرەکیمان ئێستا ئەوان یەکن کابرا مقتەداسەرە هات بۆ هەولێر ڕۆشتەوە یاسای گەندەڵکەوە دژی کەرکوو لەگەڵ عێراقیە بە ئەوان بۆ هەموو شتێکە دژی یەکن، بەڵام گەیشتە سەرەی کورد. بەڵێ سپاس بۆ باوکی شەمیان لە هەولێر. هاژە لە ڕانیە. سڵاو لێ بێفەر بوو. ئێوارتان باش. زۆر سپاس دەکەم هاژە خان. باش کاکشانگیان. زۆر سپاس دەکەم. وەک لای هەمومان ئاسکرایە کاشوان ماوەی 2 ساڵ تێپەڕە بێ بەسەر شەیدکردنی خوێندکار و ڕۆژهەموون و سەردەش عوسمان کە زۆر جار ئەم پرسیارە لێرە و لەوێ دەکرێت کە گوایە چێ شەهیدی کردووەیە خۆ دەبێت کوژانی ئەم لاوە ئازادی خوازە بە هەموو شتێک ئاشکرا بکرێن، بەڵام لای هەر کەسێک تۆزێ و شێر بێت نێدەگات کە کێ هەر ساڵ بە شەهیدکردنی ئەم لاوە ئازایە. بێگومان ئەو حیزبی ئەو دەسەڵاتێکە لە هەولێر فەرمانڕایەتی کردووە هەر ساڵ بە شەهیدکردنی ئەم لاوە ئازایە. دیارە شەهیدکردنی ئەم ڕۆڵێ و ئەم کوڕە ئازایە ئەوە دەردەخات کە دەسەڵاتداران لە کوردستان و بەتایبەتیش لە هەولێر توانێ وەرگرتنی ڕاستیەکانیان نییە لە دەمی لاوەکانەوە. ئەمە لەلایەک تریشەوە لە دوای شەهیدکردنی دینیمان لیژنەیەک بکەنرا بۆ چۆنێکی لێکۆڵینەوە لە تیرۆرکردنی و نیشاندانی ڕاستی ڕووداوەکە، بەڵام بەداخەوە بۆ لیژنەیەکە دواتر لە ئاکامی لێکۆڵینەوەکە دەری خستکە گوایە ئەم خوێندکارە ئەم کوڕە ڕۆژنامەنووسا پەیوەندی هەبوو بە گروپێکی تیرۆریستی گروپێکی ڕخێوێکی تیرۆریستیە، یعنی زۆر بەلامۆسیرە تۆ بهێنە پێشتاوی خۆت کەسێکە ئەوەنجا تێگەیشتو بێ خوێندەوار بێ خوێندکاری زانکۆ بێ ڕۆژنامەنووس بێ عەقڵیەتی هەیە ئەوەندە پەیوەندی بە ڕخێوێکی تیرۆریستیە بکات، یعنی زۆر بەلامۆسیرە. لیژنە کە پێک دەهێنرێ بە هیچ شێوەیەک ناتوانرێت لیژنە لە کەسانی بێلایەن پێک بهێنرێ. باشترین شتەوەیە کاتێکە بۆ هەر قەزیە کە لیژنە پێک دەهێنرێ لە کەسانی بێلایەن و کەسانی پیشەی پێک بهێنرێ، نەوە بەوەی کەسانی سەر بە ئەو حیزبە پێک بهێنرێت کە خۆی هەستا بە ئەنجامدانی ئەو کارە. کاکشانگیان گەر یارمەتیم دێت هەروەها
بینیمان لە سەرجەم کەیسەکان و سەرجەم ڕووداوەکانی تر بە هەمان شێوە لیژنە پێک دەهێنرێ بەڵام لیژنێ لە کەسانی حیزبی پێک دەهێنرێ دەستی حیزب تێیدا دەگێڕدرێ وەکەوەی کە بینیمان لە ڕووداوەکانی لە دوای شەیدکردنی سەردەش عوسمان بینیمان لە ڕۆژانی حەزبی شوبات و ڕۆژانی دوایش بە هەمان شێوە لیژنە پێکێنرا لەلایەن سەرۆکی هەرێمەوە کە هەموو لیژنانە لیژنەی نهێنینە لیژنەیەکن کە بە هیچ شێوەیەک ڕاستی ڕووداوەکان دەرناخەن تەنها بەڵێ سپاس دەکەین سپاس زۆر سپاس بۆ هاژەخان لە ڕانی بەڵێ کاکێ من لە سلێمانی فەرموو کاکێ من کاکەشوانە کاکە باش زۆر سپاس دەکەم کاکێ من فەرموو زۆر سپاس دەکەم وەڵام منەوێ لەسەر دوو تەوە قسەکەم بەڵێ باقەدیەکان سەبارەت بە دکتۆر هێمن کە بەرپرسی بەڕێوەبەرایەتی خستخانەی بڵێن قەڵاری قەڵاتزەیە بەڵێ ئەم بەڕێزە نەخۆشێک چۆتە لای ئەم نەخۆشە بۆ عیلاج چۆتە لای بەڵام کاتی توێتی بڕۆ فەحسم بۆ بکە پێی تۆ توێتی دوای کە فەحسەکان دەچۆ توێتی تۆ بڕۆ کاکە گیانی عیلاجی تۆ لێرە نییە توێتی چۆن لێرە توێتی لێرە نییە وداو توێتی ئەو چی کە توێتی بڕۆ لە ماڵەوە چاوەڕێی مردنکە یعنی کۆمەڵی قسەی زۆر ناخۆش کە بەم شێوەیەکی توە هەتا کە ئەو بەڕێزەیە کە قسەی بۆ من کرد ئەو نەخۆشەوتی وەڵڵی زۆر میگەرام هەتا هات بۆ سلێمانی بۆ علاجیوا چونکە ئەو بەڕێزە بەڕاستی دڵی تۆ خەتەریاتەوانی ئەوی تۆ بڕۆ لە ماڵەوە چاوەڕێی مردنکە ئەمە بەڕاستی بۆ هیچ دکتۆرێک نەهاتۆ کە ئاوا ڕاستەوخۆ بە نەخۆش بڵێت تۆ بڕۆ لە ماڵی خۆدان سۆ چاوەڕێی مردنکە ئەمە یەکیان دومیان بە نسبەت هەموو ئەو شتە بەسەرچوانی کە کاتێک لە کەناڵەکانەوە پیشان ئەبێ دەستی بەسەر ئەژیرەیە خۆزگە ڕۆژە لە ڕۆژان خاوەنی ئەم شتە بەسەرچوانەدا چی هەر بازرگانێکە دوکانمارە بیان هێناسە تەلەڤیزیۆن ڕوبەڕووی یافان کرداوە ئەمانە بوو ناعیبرەتێ بۆ هەموو بازرگان و خاوەن دوکانەکانی کەس و سوپاسانە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ کاک بەشدار لە هەولێر فەرموو کاک کاتت باش کاکشۆنجان زۆر سپاس دەکەم کاک بەشدار فەرموو وڵای ئێمە بە دوو تۆر بەشدار دەکەین تەوەری یەکەم بن بەکو پێشمەرگەی لە قوناوچەکان هەتاکو ئێستا معاشمەک دەوڕۆ پێنج مانگا دوێن ئێوارە 250 دەکری خانداوە ئێستا بەخۆ معاشەکەم 150 قەی ناکە زیادیش ناکەن کاک زەوار دە معاشەکەمان بدە سەر مانگان 30 مانگا 20 مانگان هەتاکو ئێستا مدینامەوە نەگوتووە ئەوە یەکیان هیوادارم معاشەکەمان سوو بێتن تەوەری دومیشمانە ئێمە ئاواری شەڕی ناوخۆین هەتا شەڕمان کردمان هەتا ئێستا پارتەزەیەک ماوە نەگرتووە ماوەکانی پێش ئێستا گوتیان کاکە ئێوە وەرن فۆرم پڕکەنەوە چێتان ئاوارن چێت ئاوارنینە ئێمە هەموو کۆدمان هەمووشمان مەزبوطە ئێستا لەماوە تۆ لە شارەوانی و لە وزارەتەکان هەتاکو ئێستا هیچیان لە بۆ ئێمە نەکردووە داوە لە سەرۆکی هەرێم دەکەم لە رێچێروان بازانیش دەکەم لە ئێوە بەڕێژ دەکەم دەدەچنێکمان بۆ بکەن بەشکەم ئێمە بمنە ساعت 50 مەتر ناڵێم چەند دۆمە داگیر بکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ باوکی ئەردەڵان لە باتاس فەرموو باوکی ئەردەڵان ئێوارە باش کاکشوان زۆر سپاس دەکەم ئێوارە باش کاکشوان زۆر سپاس دەکەم باوکی ئەردەڵان گوێمان لێتە کاکشوان ئەمە لەسەر یەکەی پاسەوانی زێرەبانی بەڵێ لەسەر ئەو مەوزوعە بە نسبەت یەکەی پاسەوانی هێزەکانی زێرەبانی بەڵێ فریاکەوتنی یەکێتی زیادە موچیان بۆ هاتووە ڕاستە مەعاش بە نسبەت ئێمە تەلەفۆنم بۆ ڕایدێکی کرد لە زێرەبانی بەڵێ وتی وەڵای تاکو ئێستا هیچ دیار نییە بە نسبەت موسەکەتان نازانم هەتا کەی ئەو گەندەری هەیە لە بینی ئێمە و یەکێت یعنی یەکێتی هیچ فەرقی بە نسبەت بەو نەوعی بیتن یەکردنەوەی هیچی بەس نەوعێکیانی تێکەرە بنەوە هەتاکو ئێستا بەعەیات ئەمە معاشمان پێشی یەکێتی وەرنەگرتیا هەر 10 مانگ و 15 مانگ و 20 مانگ و بە 250,000 دینار هەتا ئێستاش هیچ دیار نییە کە زیادی وەرەگرین ئانا بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت دایکی هەنی لە سلێمانی فەرموو دایکی هەنی ئێوارەتان باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش دەستخۆشیتان لێکم کاکشوان زۆر سپاس دەکەم هیوادارم ئەم ئیزا ئەو مینبەرە ئازاد بمێنێ لەبەرێک خەڵک چەند چاوکراوەیە ئەمڕۆ ئەوەی کە چاوکراوە بێت ئەو تەوەرانی کە بەنسبەت ئەم حیزبە خێڵکیانەوە هەستەکەن کە خەڵک ئێستاش لە ژێر حکم و دەسەڵات و شەشاراوەکانی ئەوانایە بۆ ئەوەی خەڵک زیاتر ئەوان زیاتر بزانن کە خەڵک چەند چاوکراوەیە بەرامبەر هەموو شتە شاراوەکان من ئەمەوێت لەسەر تەوەری قسە بکەم بەنسبەت ئەو یاسا و
شلوني خوان موضوعك مسافري هي على الأكل وروح معك نزتها كخلقك شون خوان حاكمن خوان بكوجن خوان كيش كحلكن خوان محكمة كأكن خوشان شون لي خلقك كوجن أشن جير دارم ميتكشان هوا دارم توزي بخوان أبرو نوانيا امرو خلق زور لو شاترة امرو خلق زور لو زيرك ترى بس قندلي بس براسي جيفان بركردن التلفزيون كانوا علامة كان لن باقلوته وكجته وشاري روناكيته والله بيلو ناكن داکیێنی بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا دێرین لە هەڵەبجە. زۆر سپاس دەکەم دێرین خان. بەڵێ سپاس بۆ خۆشت بەرنامەکەت بەڕێز. زۆر سپاس دەکەم فەرموو. بەڵێ بەڕێز منە دەبای دوش قسە بکەم ناڕەبێ شەهید. بەڵێ. ئەکەن داوانشارانی قوتوێکم بەڕاستی ئێمە چین بۆ قوتابخانەیان هەر ڕۆژانی کتێبێ لەسەر شۆستەکە بەڕاستی دوکانەکان تەواو شۆستەکانیان دەتام کردووە. مەجال ئەوە نییە تۆ بچی بۆ قوتابخانەیان مەجال ئەوە بپەڕێیتەوە هەنی زۆر دوکانەکان بەشێکی ناشرین شۆستەکانیان هەرگی کردووە. بۆیە داوا لە بەشارانی ڕەبزەکەم ئاوردانێک لەو کێشە بکات. هەروە کێشەیەکی تریش لە ڕەبزەی شەهید ئێستا مەچی بۆ بازار بەڕاستی بازارەکان ناخۆش کردبوونی لیشک و نازانم شتی زۆر پیس لە بازارەکەەوە دانەکەم شارەوانی حملێک دەکا بۆ پاکردنەوەی بازاری هەڵەبجە بە تایبەتی و مشوڕەشەوان بەڕاستی کەچیتە بازارەکەی هەست بە بۆنێکی زۆر پیسەکە یعنی بازاری هەڵەبجە تەواو ناخۆش کردووە. بۆیە من داوای لە شارانی هەڵەبجەکەم حملێک دروستکات بۆ پاکردنەوەی بازاری هەڵەبجە. بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ دێرین لە هەڵەبجە دیارە زۆر لە تەورەکان باس لە هەندێک کێشەی خزمەتگوزاریان کرد و کاک بەشدار لە هەولێر باسی لە کێشەی پێشمەرگەگەر هەروەها بە هەمان شێوە باوکی ئەردەڵان لە باتاز باسی لە یەکەی پاسەوانی زێرەوانی کردووە باسی لە موچەکان کرد. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە باوکی دالیا لە کەرکووک. فەرموو باوکی دالیا. ئەم کاتە زۆرکاشوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاکەشوان مەسبە لە شاری کەرکووکەوە ئێمە خۆمان نەوتمان هەیە بودجەمان هەیە کەچی هەست مەسئولێک دێ شارەیەکاکە ئەڵێ ئەوە فڵان حزب کردێتی ئەم کارەبایە فڵان مەسئول نابێتی ئەم خۆ ئێمە سوالکردین کاکە ئێمە بودجەمان هەیە ئێمە نەوتمان هەیە بەڕاستی ئەم حکومەتە زۆر ئەنتیکەیە یعنی هەموو شتەکانە کاتە هی خۆیان ئەم حکومەتە هیچ لە شاری کەرکووک هیچ شتێکی نەکردووە هەتا ئێستەکانە هەموو جگە لە داگیرکردن و جگە لە داگیرکردنی ئەم شارە بەڕاستی ئەم شارە ئازاد نەکراوە داگیر کراوە لەلایەن هەند مەسئولێک بۆ خۆی هەندێکی داگیر کردووە بەڕاستی حکومەتێکی زۆر گەندەڵە بەڕاستی حکومڕانی وان نابێ ئەبێ ئەمانە بە خۆیان بستنەوە. زۆر سپاس زۆر سپاس دەکەم هەر لە کەرکووک خەندەمان لەگەڵا سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتە وەسکاتەوە زۆر سپاس خەندەخان گوێمان لێتە بەڵە فەرموو. زۆر سپاس دەکەم. کاکشوان لەسەر تەورەکەتان کراوەی وانە؟ بەڵێ لەسەر خزمەتگوزاری هیچ خزمەتگوزارێک بۆ شاری کەرکووک نکراوە باشە حکوومەت ئێمە حکوومەتێکمانە حکوومەت بۆچی هەڵبژێرەوە بۆی خزمەتگوزاری بە خەڵک بکات هەتا و پێسەی خزمەتگوزاریە بۆ هیچ کەسێ ناکات ئەم حکوومەتەمان بوو حکوومەتی وای تر بۆچی باشە نە خزمەتگوزاریە نە ئاوێ نە ئەدعدایە نە هیچێک بە هیچ شێوەیەک شتێکیان بۆ نەک بۆ تەنها شاری کەرکووک بۆ هیچ شارێک ئانی شتوایان کردووە بەڵام شتێوایان نەکردووە کە ئێمە دانشین هینی پێوە بکەین یاخود بڵێن دەستخۆشیان لێ بکەین بۆی داوا لە حکوومەتەکەم لەم بەنامەی ئێوە لەسەر هەروە ئازانی ئێستاش یادی سەردەست عوسمانە یادی تیرۆرکردنی بە هیچ شێوەیەک باشە ئەم ڕۆژنامەنووسە لە کێکەوە کوژراوە هەتاوەکو ئێستا بکوژەکەی نەدراوەت بە دادگا بۆچی حکوومەت ئەی باشە حکوومەت ئیتر ئەگەر نەتوانێت بکوژی خەڵکێک بدا بە دادگا یاخود خزمەتگوزاریە بۆ خەڵک بکە ئیتر ئەم حکوومەتە بۆچی باشە بۆیە داوا لە حکوومەتەکەم خزمەت هەم خزمەتگوزاری هەم ئاوڕێ لە ڕۆژنامەنووسان بدەنەوە دەستخۆشی بە نامەکە و لێکەم دووبارە زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ باوکی شارۆ لە سلێمانی کاتۆ باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی بە بەرنامەی لێکەم زۆر سپاس باوکی شارۆ وڵی من لەمەوێت لەسەر مۆزوعی قسە بکەم بەڵێ من خۆم سکرتێری یەکێ لە دکتۆرەکانم ئێواران بەڵێ ئێتر بەڕاستیەکەی ئەو موچەی کە وەریەگرین نسبەتێکی زۆر کەمە چەند وەرەگرن باوکی شارۆ چەندین جار ئەمانەوێ تاعین ببین بۆمان ناگەن بەڵام ئێستا ئەمێ ئەو پێشنیارە خەمە دەمی کابینێ حاوت
کە بتوانن یان ئێمە شمولی دامەزراندن بکەین باوکی شارۆ زمانێکمان بۆ دابین کردە چونکە بەڕاستی 150,000 تا 300,000 وەرەگرێ بەڵێ 150,000 ینی بەشی هیچ تێ ناگات تۆ کرێکی بی و مناڵە هەبێ و ماڵە هەبێ و میوانە هەبێ بەش ناکە بەڕاستەکەی بۆی داوا لە دکتۆرە بەڕێزەکانەکەم چاک بەو کێشا حکوومەتیش ئاورێکمان لێباتەوە. بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئاڵا لە سلێمانی. بەڵێ کاکە شوان سڵاو لێبێ. زۆر سپاس دەکەم باوکی ئاڵا. خۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەم. وەڵام منەوێ لەسەر باسی قسەکەم ئەویش باسی بڕیارە یاساکانی پەرلەمانێکە دەریەکە لەبارەی با بڵێن مەوزوعی ناو کوردستان و ئەوە. ئەو بەیاسایی پەرلەمان دەرێکە هەندێکی باشە نەچ دەباری جێبەجێەوە هەندێکیشی وەکو مۆتەکەی داتەوە بەسەر سنگی خەڵکەوە مەوەیەک لەو میانە باسکەم لەو بڕیارانە کە ئالە ماوەیە بڕیارە دەچوو لەسەر جادە و ڕێگەوبانەکان من خۆم ئاگام لە وەزیر بوو لە کەناڵی کوردستاندا چاوپێکوتیان لەگەڵ کرد بەڵام ئەو باسی مەسەلان عەکسلی قورس و شکانی جادە و تەلی قەراغی جادە و ئەم شتانەیە کە زۆر من ئەڵێم بە وەزیرە بەڕێزە 5 ساڵە بینی سەیسایەق و پێنجوێن کە جادێکی سەرەکی باشماخ با بڵێن کوردستانە جادێکی بەحساب نێودەوڵەتیە هەتا ئیتر 3-4 گرێ دەرو کۆمەڵە کرێکاری لێ پینۆپەڕۆیەکە با وەزیر هەڵسێ بە جادەکان چاپکە مەسەلان با ئەو یاسا و ڕێسانەی کە جادا هەیە بیکە ئەو کاتە خەڵک گەرامەکە لەسەری ئەو کاتە زەریبە لە خەڵک بسێنن یعنی بەڕاستی ئەوە گەر ئاوا بێ وازانم هەموو ئەو پرۆژە یاسایە بەس ئەوی دەبێتە بارێک بۆ سەر خەڵک دووهەم پرۆژەیەک بوو کە بە ناوی یاسای خانوبەرە یا کرێچی و ئیمزا کرا کاکەشوان ئەو یاسایە بۆتە مۆتەکە سواری خەڵک بووە یعنی بەڕاستی دەیسە بینی خەڵک ینی لە وڵاتی ئەمە دیاردەیەکەی پێڵەسەر قفڵانە خەڵک دوکانی کڕیوە وەختی خۆی مەسان بە هەرچەند بێتر دوکان هەیە سای سێش 50 دەفتەر و 40 دەفتەر و 10 دەفتەر و 15 دەفتەری پێیاوە بەڵام وایان کردووە ئیسە خاوەن مڵکەکە بە هەوەسی خۆی کریان لەسەر جیاکە جاری وایە پێڵێ ئەڵێ گەربیەی بکرێ بە کەسێکی تر ئەبێ بڕۆی چۆڵی بکەی وەزاکە بەلە خۆی نەخۆش بێ نەتوانێشی تیاکڵە نایە بی بکرێ مەزا ئەڵێ کرێ هەموو ساڵە جارێ دوو جار کرێ لەسەر جیاکە من دوکان ئەزانم کرێکەی 40,000 بۆ لەسەری کردووە بە 140,000 یعنی لە یەک دەگە 100,000 ناری زیا کردووە جا داوا لە ئەندا پەرلەمانە بەڕێزەکانێکم بە تایبەتی ئەو وانەی مەحارەزە با بەوانەی تریان خۆیان لە ساڵی 92 دابوونە خاوەن مەڵک یعنی بوونە ئاغای قەدیم بۆیە واکەنەوە میلەتە یعنی بەڕاستی ئەوە گرفتێکە لە وڵاتی ئێمە کە ڕوویاوە یعنی هەرچەند بڵێ خەڵک مەخدوور بووە هیوادارم بەداچوونیان بۆ بکەن سپاس بۆ باوکی ئاڵا لە سلێمانی بەختیار لە گەرمیان فەرموو کاک بەختیار ئەم کاتر زۆر چاک شوان زۆر سپاس کاک بەختیار گوێمان لێتە بەڵێ وڵای ئێمەوەکو دانیشتوانی ناحیە ڕزگاری لە گەرمیان کێشەی تاپۆی خانوبەرەمان هەیە بەڕاستی ئێمە چەند ساڵ لە چاوەڕێ و تاپۆکردنی و خانوانەی کە چەندمانێک پێش ئێستا هەندێک لێ تاپۆ کرد و ئیتر کێشەکە نەما وتیان کێشەشتی تیا و بەڕاستی ئێمە چنێکە چاوەڕێن ئێمە خۆمان کە چاوەڕێ ئەوەی سودمەند بین لە حکوومەت بۆ پێشینە خانوبەرە ئێستا چەند ماڵێکەیە چەند گەنجن و تازەژنە هێنا و بەڕاستی عەرزیان کردی و کاک بەختیار خانووەکانی ئێوە تەجاوز لە زیادەڕۆییە کاک بەختیار خانووەکانی ئێوە زیادەڕۆییە تەجاوزە بۆیە تاپۆی نییە نەوەڵا هیچی تەجاوز نییە هەر ناحەکە هەمووی کامل هەمووی دانیشتوانەکەی تاپۆیتیان نەکراوە جگە لەوان فقانەوانی کە دراوە بە ئەنفالەکان کە ئێمەش خۆمان منتیقەیەکی کەسکاری هەموومان شەهید و ئەنفالین و چەندێکە چاوەڕێ من وەکو خۆم عەرزم کردی و پەیکردم کردو ئیتر پارەم نیێتەوە یکەم چاوەڕێی پێشینەی خانوبەریەکەین بەڵام نازانمایە حکوومەت کەی ئاوڕمان لێداتەوە خانە ئەو ئەرزانەمان بۆ تاپۆ بکات بەڕاستی نازانین تاکەی لە کرێچیا بین و چاوەڕێی دەستی حکوومەت بین کە ئێمە ئەو کێشینەی ئێمەش بگرێتەوە چەندمانی بێژە هەر ئەڵێ نێرین و حیش دەنگ و باسێکی نییە ئایا بۆچی بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڵڵا لە سلێمانی فەرموو کاک عەبدوڵڵا جوانی برا زۆر سپاس دەکەم باش کاکە سپاس کاک عەبدوڵڵا دەستخۆشی ئەو بەرنامەیە لێەکەم زۆر سپاس دەکەم کاکە وەڵی من پێم باشە هەموو ئەم کەناڵانان داخرێن کەناڵی بە تایبەتی ئەهلی و ئۆپۆزیسیۆن و ئەم شتانە ینی ئەم شتانە زۆر باس کرا ئەوان بە عالەمی ئاشکرا ئەڵێ ئێمە ئەکسەرێتین گەندەڵیەکەین دزیەکەین سەرۆت و سامانی ئەو خەڵکا بێن حسابیش بۆ کەس ناگەین دوازام زۆر باس کرا حەقە میلەت بە شوێن چارەسەری ترا بگەڕێت کەواتە داخستن چارەسەر کاک عەبدوڵڵا داخستنی کەناڵەکان
داخستنی کەناڵەکان کەیترەوەی باز نەکەین چارەسەرێکی تر بۆ ئەم دۆخەڵ دۆزینەوە. بەڵێ پێت وایە چارەسەر چی ئەگەر باس نەکرێ؟ وەڵا پێم وایە یا لە کۆڕەوێکی جەماعیە چۆن وەختی خۆی میلە سەدامی ڕەفز کرد هەموو کوردستانیان بۆ جێبێڵین یا پێیان جێبێڵین لەمە چارەسەری تریان نییە بەڕاست. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەختیار لە شارە زوور. فەرموو کاک بەختیار. ئەلو سڵاو بەڕێتم کاتێ باش؟ زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک بەختیار. زۆر سپاس تەوەرەکە کراوەیە توانی باسی بەڵێ کراوەیە کاک بەختیار. زۆر سپاس وەڵای بەڕێزی من جارم پێشنیارێک ڕخنەیەکم لە کەناڵە بەڕێزەکەی جەنابتانەیە وەکەین ئێن و بەو کەناڵانە بڵێ. فەرموو کاک بەختیار. بەڕێزی پێشتر جەنابتان لەسەر ئەوانەی کە لە ئەوروپا گەڕانەتەوە پێشتر مامۆژینێ یانی شتێکی بابەتێکی گەرم و گورتان لەسەر کردبووەوانە دیارەوە جەنابتان پشتگوێتان خستنا ئەوەتی کەسێکی شیاو لە شوێنێک ینی کە بەرپرس بێ بۆ شوێنە بیێنە سەری گفتوگۆیەکی کراوەی لەگەڵا بکەن یاخود شتێک چونکە ئێمە عریزە هەموو شتێکمان ناوە و چاوەڕوانی وەڵام و جوابەکانین و لە ئەوروپا لەسەر قسەی بەرپرسانی کوردستان ئێمە گەڕانێتەوە بۆ کوردستان. ئێستا من لێرە پێشنیارەکەم بۆ جەنابتان ئەوەیە بە هەوڵی ئێوە ینی بە گەرمی تەوەرەکەتان هەژان وژان بەڵامەکو ئێوەش پشتگوێتان خست ئیتر نازانین ئێمە چاوەڕوانیشی کە ئێمە چەند جارێک تەلەفۆنەوە بۆ بەڕێستان کردووە بەڵێنتانەوە کە کەسێک لەو بوارە پسپۆڕی ئەو بوارە بێت یاخود بەرپرسی ئەو بوارە بێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە بێتە ئێرە مقابل وشتی لەگەڵا بکەن و خەڵک کاک بەختیار فیدراسیۆنی پەنابەران تا ئێستا هیچی بۆ نەکردوون کە ئێمە زۆر جار هەواڵ و زانێریمان لەوانە وەرگرتووە سەبارەت بە پەنابەران. بڕێزی من بەخوا پێما بێ ئەڵێ منجڵ دوو لە ڕیاڵی منجڵ بەلای سەر قاپەکەی خۆیان گەڕێت ئینی پەنابەرانیش پێما بێت فراکسیۆنی پەنابەرانی ژەر بە خۆیانە دەکەواتە هیچ نابێ بێمە لە ڕێگەی کەناڵی ئێوە من ناڵێم ئۆپۆزیسیۆنە کەناڵی ئێوە کەناڵێکی بێلایەنە کەناڵێکی دڵخۆشکەرەوە نەبێ بڵێم لەگەڵ بەڕێسانە قساکەن بەڵام ئەبێ ئەو خەڵکەی چاوەڕوانی کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن بکات تاکو شتێکی بۆ بکرێت ئێوە لە بوارەکانی کە خەڵک بانگەکەن گفتوگۆشتی لەگەڵاکەن من بێمان خۆش ئێمەش لە کەسێک بانکە لەو بوارەوە کە لێرە مقابلەی لەگەڵا بکەوێ مشتانی پەیوەندی لەگەڵا بەسین. بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ باوکی محەممەد لە باسرما. فەرموو باوکی محەممەد. زۆر سپاس دەکەم کاک محەممەد یاخود باوکی محەممەد بڵێ. سپاس دەکەم بەڵێ فەرموو. کاکشوانەوە من مشکلەمان زۆرە لە باسرمە نەجادەمان هەیە هیچ لۆ ناکرێ نە ئاوەڕۆوانە هیچ بۆ ناکرێ. بەڵێ زۆر داواشمان کردیە ئیشەکان لەو بکەن ئەویش ناکەن زادەکانان دەک دەستا پێ کرد ئەویش ڕاگیراوە لە باسرمای. بەڵێ گوێمان لێتە باوکی محەممەد. بەرێ کاکشوان ئەگەرەوە خەڵکەمان بگەینی بە پەیوەنددارەکان زۆر لێ مەمنونی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی میران لە کەرکووک. فەرموو باوکی میران. باوکی میران لە کەرکووک. گوێم لێتە کاکشوان. بەڵێ ئێمەش گوێمان لێتە سڵاو لێ بێ فەرموو. ئێوارە باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. وڵی من پرسیارێکم لە پەرلەمانتارە کوردەکان ئەڵێ نوێنەری ئێمەن یان نوێنەری حیزبن لەبەر ئەوە ئەگەر نوێنەری ئێمە بن دەبێت جۆمان لێ ڕابگرن ئەگەر نوێنەری حیزبیش بن ئەوە هیچ یعنی نابێ هەر خەریشی قەسر و قوسور و خانوو بن. ئێمە لە کەرکووک کۆمەڵێک دوکانداری یعنی هەموو ساڵێک کرێکانمان زیاد دەکات یعنی دێنە سەرمان یا ئەوەتە زیادیکەن یا دەرچن. ئێمە کرێکەمان 150,000 صاحب عیمارەکانڵێ بیکە بە 300,000 دینار یەخە هەموو ساڵ تۆ یعنی بیکە بە دووقات یعنی ناکرێ یعنی بیکەی بە 300,000 یعنی ئەی چی ئیشەکەی چی ئەخۆی چی ئەدەی بە صاحب عیمارە چی ئەدەی بە مەصرفی دوکانت بە شاگردت بە مۆلیدەت. ئەمە یەک دوو یعنی لێرەوە ڕواکەمە دەین بە تایبەتی خالیشوانی کە قەزلێکی دروست کردەوە با این ملیارێک ملیار بای 2 ملیارە کاکشۆ یعنی با جۆی لێ بێ ئاگای لێ ئەمە هەبێ. دووەم برادێک باسی خزمەتگوزاری کرد لە کەرکووک یعنی لەوەتی بەڕێز دکتۆر نەجمەدین هاتووە یعنی غەدرە بڵێ خزمەتگوزاری نییە یعنی هەروە لێرەشەوە بە دکتۆریش ئەڵێم با ئاگای لەو مەسەلەی ئێمە هەبێت. پێر سوپاس. زۆر سپاس بۆ باوکی میران لە کەرکووک و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەردەوامی لەگەڵتان شیرین خان لە هەولێر. فەرموو شیرین خان.
کامی بەڕێ زۆر سپاس دەکەم زۆر سپاسەکەم دەستخۆشم بەرامجانتان لێ یەکەم زۆر سپاس شیرین خان زۆر سپاسەکەم من دەبوو دیگە چاڵۆستە بەنەحی بەعکە لە پارێزگای هەولێرە و تەلەفۆنەکەم بەڵێ خۆشحاڵین بەڵێ ئێمە کێشەیەکمان هەیە لەسەر کێشە پەروەردەیەکان تایبەت قۆناغی دوازدەی ئامادەی کە هەندێک تەلەبە بەهۆی واستە و بەرتیلۆگرتنی و قوتابیەکان داخل کراون هەندێکیشیان دەرەجەیان لا 49 بووە نەکراوەتە 50 یعنی گوناحە ساڵێک لێ بەفڕۆبڕە بەهۆی دەرەجەیەک و جوان نووسیان هیواداری وەزارەتی پەروەردەیەک بۆ شتانەدا بخشێنێتەوە ئەوە جیاوازی لە هەندێک تەلەبە شتیا کراوە کە هەندێکیان واستیان کردووە و یان بڵێن شتێکیان داوە و بڵێن مدیرەکانەوە مدیرەکان جیاوازیان کردووە لە بینی تەلەبەکانە کە هەندێکیان داخل کراوە هەندێکیشیان ماونەتەوە یعنی ساڵێک لێ بە فێرۆ دەڕواتن و گوناحات بۆ تەنیا سێ چوار دەرەجە وەزارەتی پەروەردەیەک بۆ شتانەدا بخشێنێتەوە زۆر سپاس دەکەم دەستخۆشم بەرامجانتان لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ سروش خان لە ڕانیا فەرموو سروش خان بەڵێ بە قوربان ئەم کاتەوە باش کاکەشتان زۆر سپاس دەکەم سروش خان سەرەتا دەستخۆشی بەرنامەجانەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ ببوورە منیش وەکەوە ئەو هاوڕیانی کە پێش خۆم تەلەفۆنیان کردووە دوای خۆشم تەلەفۆن دەکەن تەوەرەکەتان پێم وابێت تەوەرەکەتان تەوەرە کراوەیە بەڵێ کراوەیە من زۆر گلێم لە حکوومەتەکە هەیە چونکە حکوومەتەکەمان بەڕاستی حکوومەت نییە کە حکوومەت بێ کەسێک وەکو خۆمیان وەکو کەسانی وەکو من هەیە کە خوێندنیان تەواو کردووە و دەڵێت تاعینات نییە کە تاعینیان بکات بەڵام ئەی باشە بۆ تاعینات بۆ ئەو کەسانە هەیە کە لە ماڵەوە دائەنیشن ئەچن لە پارتیان لە یەکێتی خۆیان نووسێ ئەڵێ کەمەندامم بەڕاستی کە دەستیانت دەستێ من تۆ ساخترە ئەڵێ کەمەندامم مانگی لە ماڵەوە دانیشی 300,000 400,000 وەردەگرێت بەلاشەرە ئەی باشە بۆ حرام نییە پارەک بەخۆ ڕای وەردەگرێت لە ماڵەوە کەسانی وەکو ئێمەش کە چەند ساڵێکە خوێندنیان تەواو کردووە و لە ماڵەوە دانیشن نە تاعینات هەیە تاعینیان کەم خۆم دەرچمە بۆ مامۆستای ئینگلیزی ئەی باشە من لە ماڵەوە دانیشن بۆ بچم بە خۆڕای دەرس بە خەڵک بڵێمەوە بەڕاستی حکوومەتەکەمان حکوومەت نییە ئێمە گلەی زۆر زۆرمان لە حکوومەتەیە بۆیە داواکاری لە حکوومەت کە ئەو کێشەیە چارەسەر بکەن یان ئەوەیە کە کەسانی بە خۆڕای بۆ تاعینات بۆ خۆڕایی هەیە بۆ کەسێک کە کەڵک کەمەندامم من کەسم پێشک دەکە لە گەڕەکەکەی خۆمانە هیچ حیبێکی نییە خۆی تاعین کردوڵێ لە ماڵەوە دانیشت ماگی 300,000 هەیە و تەلەبەش خوێنی خۆشیەکە باشە بۆ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ سەپان لە هەولێر سڵاو لێ بێ فەرموو ئەو کاتە باش زۆر سپاس کاک سەپان برای بەڕێزم من دەمێ باسی پۆلی شەشکەم بەڵێ فەرموو دیاردەی هیتفۆنی سەگان لە پۆلی شەش زۆر زۆر بڵاوە شتێکی زۆر کاری گەرە لەسەر سەد شەشکەمە نزیکەی ئەوێ من بزانم نزیکەی پێنج شەش کات بەس لە هیتفۆن چونە لە عاداتی سەگانە وەرژیراون ئەم ساڵ زۆر زۆر زیادی کردو لە چاوپارەوە کە داعی بەڕاستی دەستگاکانی ئاسایش و هیچ کەس تای سەگانە ئەو شتیان بە دیاردەیەکی گرنگ وەسڵ نەکردووە کە بە هیچفۆنی بە 12 وەرەقە 15 وەرەقەی فۆن بەڕاستی ناڵە مەسوولەکانیان ئەو کەسانێکەوە دەڕۆیچن داوامی شەوان ئەو هیچفۆنانە دەکردن و کە بەکاری دێنن لە سەد شەشدا و دەرەجەی بەرزی بێن و لە پولەکانش وەرەدەگیرێ بەڵێ ئەو هیچفۆنانەش پێزگەرە لەوەی کە ئەو هیچفۆنانە هیچفۆنیکەوە بە شێوەیەکەوە زیادی ئاسایش و شتیوا پێیانە ئەوانە دەکات بە بلوتوز دەیدۆستن و هیچفۆنێک ئاین سەگانە تازە دەچوە بە 15 وەرەقەیە کە مۆبایلەکەت نزیکەی 25 مەتر لێت دوورە دەمانەوێت تەورێکی تایبەتیمان لەسەرەوە بۆ دارێن و هەموو شوێنەکانشی لە ئاهداکەنەوە لەو بەزمە زۆر سپاس دەکەین بەڵێ باوکی ئارا لە چۆنچەماڵ فەرموو باوکی ئارا باوکی ئارا لە چەمچەماڵ باوکی ئاراگوت لێمانە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە زۆر لە بەشدەربان بە تایبەتی لە کەرکووک باسییان لە کێشەی خزمەتگوزاری کرد بەڵام لە بەرامبەردا باوکی میران لە کەرکووک دەڵێت وانە لەوەتی باسی لە دکتۆر نەجمەدین کەریم کردووە وتی لەوەتی ئەو بووە بە پارێزگار ئێمە کێشەی خزمەتگوزاریمان نیە ئەمە دیارە لە بەرامبەر ئەو ڕخنەیە کە خەندەخان لە کەرکووک باسی لەو کرد کە بە هیچ شێوەیەک خزمەتگوزاری لە شاری کەرکووک ئەنجام نەدراوە بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە باوکی مستەفا لە سلێمانی زۆر سپاس دەکەم باوکی مستەفا تۆ زێ لەمەوە پێش برادەرێک پەیوەندی کرد ناوەکەی بیرچەوە لەوە لە ئەنجامی وەڵڵاهی مەیوزبوونی ئەم خەڵکەوەیە ئێستان دەستگانە دانراوە ئێمە دەنگمان ناگا بە کەس
ڕگۆڵی شەم لەم شارە هاتوتەرە 25 ساڵە بۆ 30 ساڵە خزمەتم هەیە لە هەموو مافێک بێبەری لە ماڵی خەزور مادانیشتوم و لە ماڵی باوکمانە بخوای سەوای خێمە بڵێ سلێمانیش پڕ بووە لە ئەنواع و ئەشکال هەموو نەدۆنم داواکەی نەی داواکەی پارچەیە ئەرستا ئێستا مەگەر چینە قەبرەکەەوە نایبینی سەژەکەی لێوەڵا تۆ لە تۆ خراپتر هەیە و نازان چۆمانە هەر یعنی بەڕاستی ئەوە نتیجەی ئەستەوەی خۆزگە بتوانرایە لە ڕێگەی ئێوە دەنگتان بگەشتە ئێمە ناگەین بەخوا 10 ساڵی تریش نەتوانم بگەم بە جەنابی سەرۆک بە جەنابی سەرۆکی کۆماری کەس دەنگمان ناگات ئەبێ هەر بیخێنە ناوە لەبەرەوە خەڵک مەیوز بووە داوای لێبوردنیژەکەم بە سافرم بۆیە ئەو برادەرە وتێجی ناخۆ کەناڵەکە زۆر چاکە و خەڵک هەمووی ئەوەی کە لە ناخەتی دەری ئەبڕێ لەوێ بۆ هەر هەڵی منژی هەڵم منژێ تووشی ئەنو ئاوشخاب نەخۆشم خەڵکە بۆیە لە تووشی ئەنو ئاوشخاب نەخۆشی بووە بە سافرم زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم بڵێ کاک عەلی لە کەلار فەرموو کاک عەلی ئەم کاتێ باش زۆر سپاس دەکەم کاک عەلی باشی براگەم سپاس دەکەم وڵی من دەربارەی ڕێگەوبان و ئەو سیارە باوەگرانە قساکەم بەڵێ فەرموو ئەوێن ئەو کە برادرە بەلە دووشێ دقیق قسەی کرد بەلە پێشی ناوبڕەکە باسی جاداوە جادەکان خۆی بە عمل نایە جادەیەکەن هەموو سەقەتە هەمووی هیچی بە عمل نایە ئیسێمە بینی دەربانیخان و کەلار وەرکەون جادەی ناوە جادەی مەرگ بەڵام وە تقریبان بۆ 56 ساڵاتی دروست کریا چونکە کاتی خۆی چاکریا و ئاساسەکەی چاکە خۆی چادەگە ئەستۆک بووە حتا ئیسێ مەقاومەکە عیبینیە بەڵام ئیسەیکەن 6 مانگناوە سێ بڕواکە 6 مانگناوە هەڵێ تەکێنەوە هەم چاکێکەنەوە بە عمل نایە ئەجاوانە لێن وڵا گونای بە کاکە بارەگرەکان هەر ڕۆژی قەرار لەسەرێ دەرەکەن ڕۆژێ ئەڵێ ئەبێ قەراری ئەوە نەبێ ڕۆژ دوایە دوو تەنی کەمەکەن ڕۆژ دوو تەنی زیاوەکەن یعنی شتێکی نیانە پەرلەمان دوو ڕۆژ دانیشتە بەس باسی سیارە بارەگری کرد ئەوە تێرێ ئەگەر جعدە ڕێگەوان باش بێت و ئەگەر شتێکی عالمی بوو یعنی قیاسێکی عالمی بوو ئێمە لە ئێران پێشکەوتونیە حکومەتداران پێشکەوتون نییە لە بەرنامەی ڕێگەوبان و هینۆ بەڵامەکو سیرەکەی ئەمان لێرا بە جۆرێتر قانونێتر لەسەری دەرەکەن وەڵا بێ ئەو سیارانەین بێت نخۆم گوێم لێ بوو ئەڵێ هین بێ ئەبێ تەنێ 20,000 غەرامەی بکەیت بەڵام ساکە سەر بۆ لەبەرچی ئەو جعدەکان بەوەڵا بارەگ لە بارەکانیان قورسە تێکێدا مەسەلەی بارەکان نییە کاکە جعدەکان سەقەتە جادەیان کردوە 3 مانگنیەوە سەردی هەڵێتەکێنن بەڵە سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت مامۆستا عیرفان لە سلێمانی فەرموو مامۆستا عیرفان ئەم کاتە باشیانەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتەکە بۆ تا ڕستانم بەڕاستی لە سەرەتای بەرنامەکە و دانیشتوم خواخوامە کاتێکم بۆ پڕاستی تا گفتان قسەی تیا بکەم بەڵێ فەرموو من زۆر سپاس دەکەم مامۆستا عیرفانم لە ئامادەیی خەڵکەوتی کوڕان لە سلێمانی اختصاصم ئینگلیزیە بۆی قسەکەش ئەوە ناوەکەی خۆم ئەڵێم بۆی بە ئاشکرا تەلەبە هەمووی ئاگادار بن مامۆستانیش بە ئاشکرا هەموو ئاگادار بن یەکی لەو کێشانی کە ڕوبەڕووی خوێنکاران بۆ تەمەڕۆ بە تایبەتی لە قۆناغی ئامادەیی پۆلی 10 لە پۆلی دەوە واتە شواری ئامادەی جارانکاکە نمرێ ئەو خوێنکارە بۆی هەژمارە کرێوەتە بۆ حسابەکرێ هەتا ئەگاتە خۆناتی 6 زانستی یان 6 وێژەیی وە کاریگەریەکی تەواو تاویشی ئەبێ بۆ وەرگرتنی بێزانکۆ و پەیمانگەکان کە لە هەرێمە دوای ئەوەی کە تەخەڕوجەکە لە قۆناغی 12 بەڵام بەرپرسانی بواری پەروەردە سەراحەت لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەر هەمویان ئێمە خۆمان پەروەردی دەستی ئەوان گەورەی ئێمە خۆشەویستی ئێمن بەڵام بیریان لەوە نەکردوێتەوە کە لەوانەیە نەک لەوانەیە بە دڵنیایی مستەوای سوئال واتە قورسی ئاسانیەکەی لە خوێندنگایەکەوە بۆ خوێندنگایەکی کە لە قوتابخانەیەکەوە بۆ قوتابخانەیەکی کە جیاوازێکی زۆری پێوە دیارە ئێمە وەکو ئامادەی خۆمان ئامادەی هەڵکەوت ئەتوانم بڵێ مستەوای سوالەکانمان زۆر قورسە لەگەڵ ئەوەشە خوێنکارمان هەیە مستەوای زۆر باشە بەڵام بەهۆی قورسی سوالەکانەوە زۆر جار تەلەبە وای لێ ئاسی ئەو دەرەجەی کە پێویستەکە بۆی کوی کاتەوە بۆ پۆلی 12 ئاسی ئەو نمرەیەدا ئەبەزێنرێ بەڵام لە زۆر خوێندنگایکە هەیە بە تایبەتی ڕێز و حرمەتم بۆ هەرەمویان ئەوانەی دەرەوەی شار قەزاکان ناحیەکان لەوانەیە مامۆستاکە بە شێوەیەکی ئاسان سوالەکەدا بنێت ئەمەش کاریی واکە دەرەجەی ئەوەی دەرەوەی شار لەوەی ناو شار بەرزتر بێ من ناڵێ مەکتەبی هەڵگەوت لەگەڵ مەکتەبی جکەیە ئام هەموو هەرێم باسەکەم هەمووش مەکتەبەکان باسەکەم چکە هەموویان خوێنگاری ئێمن هەموویان مناڵی ئێمن من لەوانەیە سە خوشکەزایەکەم یان برازایەکەم یان خزمێکی نزیکم لە لادێ بخوێنێ یان لە قەزایەت خوێنێ پێم باشە لە بواری پەروەردە ئەگەر بگونجێ ئەش بێ وادێ چکە مەسلحەتی تەلەبەکە لەوایە چۆن پۆلی 6 ئامادەی واتە قۆناغی 12
سوالی بەکەلۆری هەیە ئیمتیحانەکان گشتگرن واتە لە هەموو سەرتاسەری کوردستانە یەک سوال دائەندرێ پێم باشە لە قۆناغی 4 ئامادەییش لە قۆناغی 5 ئامادەییش بە هەمان شێوە بە هەردوو بەشی زانستی و وێژەیەوە سوال موحەد بکرێ و لە ڕێگەی تەربیەوە دابنرێ چونکە لەوانەشە لەو کاتا کە ئەو مامۆستای سوالی ئەو مانگە دائانێت وەزایکی ناتەواوی هەبێ بارێکی تەندروستی ناژێگیری هەبێ یان بوارێکی دەرونی خراپی هەبێ کارێکی وای بەسەر دێنێ وا بکات سوالەکانی زۆر قرس بێ من لە خۆمە دەست پێکەم بۆ نمونە لەم هەفتەی پێشوا خۆم کێشەیەکم هەبوو بە تەلەبەکانم وتم ئەبێ سوالەکان قورسکەم لەسەرتان بەڵام ئەگەر بێت و مامۆستایەک بە ئاسایی لە ئاستی هەموو هەرێمە لە ئاستی هەموو محافەزەکە سوالێک دابنێ بەدڵنیایی ئەڵێن دەوانێ مافی هیچ خوێنکاری پێشێل نەکرێت بەڵێ سپاس دەکەم مامۆستا کە مستەوای نزمەیان بەرزە لە ئاسی خۆیان وەری بگرێتەوە زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ مامۆستا عرفان لە سلێمانی بەڵێ سیروان لە عربەت فەرموو کاک سیروان کاکە ژیان کاتەوە زۆر سپاس دەکەم کاک سیروان فەرموو زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێگەی زۆر سپاس دەکەم کاکە ژیان تەوەرەکە کراوەیە بەڵام باسی تەوەرێ بکەین باسی لێ بکەین بۆ هەر تەوەر و دوانە کاکە ژیان یەکەمیان بە نسبەتی زیادکردنی مەعاش و دابەشی تەوزیعی زەوی و دار و باشە حکومەتی هەرێم ئەیدا بە مەعاشخۆر تەوزیع مەعاش زیاد دەکا بەسەر چاو ئەی بێ مەعاشەکە چی بکات ئەمە یەک زەوی دار بە مەعاشخۆر ئەی باشە بێ مەعاشەکە چی بکە ئایا لە بەغاوە بەس بودجەی مەعاشخۆریەت ئەی بێ مەعاشەکان چی بکەن داوان لە نووری ماڵێکی بکەن مەعاشەکانیان ببڕێ کاکەجیان بودجەکەمان ببڕێ ئەمە یەک دووەم حکومەتی خۆمان لێرە دەفتەری بەنزین ئیگاز بە 7 وەرەقەیە بە 5 وەرەقەیە لێرە ئەترۆشن ئایا بۆ لە ناو حکومەتی عراقی ئەو شتانە نییە خۆم دوێنێ بۆ دەستگای سوتەمەنیەکە لە سلێمانی لای مزگەوتی شێخ فەرید هەر ئەوەیە جوابی خەڵک نایەنەوە کاکەجیان کارتەکە و پێ ئەڵەی بەنزین دەفتەری بەنزینم بۆ دروست بڵێ تەییدەکەنی بێنە کارتی زانیاری بێنە فۆرمی بایعی بێنە کاکەجیان پێم وت تۆ کارتین بۆ مستەکە یا بۆ دارەکە ئەوە نییە سەرەکی دارەکە ئەی ئاوایە بکەیتی خۆمانە چوم لە دەرگای مدیرمدا چوومە لای مدیرەکەشیان جوابی نەداوە قەسەم بە لا ئیلاهە ئیلا الله کاکە ژیان ئەم حکومەتە بۆ لە خەڵکەکە بە شەرەف و بەناموسم داوا لە حکومەتی هەرێمەکەم لە مامدەلالەکەم لە مەسعود وازانکەکەم دام و دڵکاکان چاکەکەن با چاکیکەن ئەگەر نانوپالیچی لەسەر تەلەڤیزیۆنەکەی خۆت بڵێ من چاکی دروستەکەمەوە نیوەی کورد دەبێتەوە بەزاس لە ڕخی ئەو دام و دەستگایانی حکومەتی هەرێم قەسەم بە لا ئیلاهە ئیلا الله بەڵە سپاس بۆ کاک سیروان لە عربەت سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک عەدنان لە کەرکووک فەرموو کاک عەدنان ئەلەم کاتە باش زۆر سپاس کاک عەدنان براکەم ئەو پەیوەندەکەی پێشستا وتی کاک مەجمەدین هیچ پرۆژەیەکی نییە پێمانە بەس ئێستا پرۆژەکان کاک مەجمەدین گەلە مەحافظەکانێکی عێراق باشترا مەبەستی ئەو نەبوو باوکی میرن ئەو دەستخۆشی کردوتی لەوەتی ئەو بۆ بە پارێزگار پرۆژە کراوە مەبەستی ئەو بوو پێشانەوە بەڵام خەندەخان لە کەرکووتی هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لە کەرکووک نەکراوە خەندەخان بوو بەڵێ نەخێر خەندە پرۆژەکان زۆر چاکترە لەو کاتەی کە تێستاگا بەس داواکارێکم لە ئێوە هێنەوەکەم لە محافظی کەرکووک ئێوە بە دواداچنەوەکەم بۆم دامەزران نەبزانکم چی بەسەر هاتووە بەڵێ بەڵە سپاس بۆ کاک عەدنان لە کەرکووک ڕائیس سەردار لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو زۆر سپاس دەکەم من ئەمە ئەوە بڵێم یعنی بەڕاستی طبعا کەناڵەکە لە کاتێکایە یعنی تازەیە بەلای ئێمەوە بەڵام من لەنەوە شتا تەقەڕژم کردو بەڕاستی کوردیش بووم خەڵکی سلێمانی من لە فێرقەی 4 دەوام کردووە باسییانە تەوەری خوێندن نەکرێت بەڵام ئێمە چیمان نەکرد من ئەزەرم تەواو کرد کولی ئاسکریم تەواو کرد چیمان بۆ کرا کە چوینە فێرقەی 4 و لە ژنوبە کە بە ئەکرا منافسەمان کراوە لە بادی سیدیەش دەبێن سیدی من تەقدیمەکەم بەڵام کەناڵەکان بەکردن لێمەکردنەوە من نایفرۆشمەوە یعنی باشە ئێمانەی ماکەوێتە کوێوە بەڵێ ئێمە ئەمە مشتەمان کردووە دەگەڵ ئەو کەسانی کە ئەفسەرن لە ژنوبە لە سەروی ئێمەوەن قسەیان دەڕەکەن زانین کامان جوامەیەنەوە بابەکرد زێواری خۆم چوومەتە لای بە یەکێتی و پارتیەوە چوومەتە لایەن جوامانەیەنەوە بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت شۆخان خان لە هەولێر فەرموو شۆخان خان لە هەولێر گوێ لێمانە
بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە زۆر لە تەورەکان ئەگە بچینە سەریان کاک یاخود باوکی شەمیان لە هەولێر باسی لە هەندێک کێشە کرد و باسی لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کرد. هاژەخان لە ڕانیە باسی لە دەسەڵات کردووە، وتی کە دەسەڵات توانای دەرخستنی ڕاستەکانی نییە، مەبەستی لە ڕووداوی کوشتنی سەردەش عوسمان بوو. هەندێک لە تەورەکانی تر یاخود ئەو باسانی کە باسێک کردواتر دەچینە سەریان. بەڵە پەیوەندیکترمان لەگەڵدایە دایکی سیما لە سلێمانی. فەرموو دایکی سیما. مرحبا کاکیجان. مرحبا، زۆر سپاس. هەم کاتتان باش. هەموو کاتێکت باش. کاکیجان ئێستا برادێک تەلەفۆنی کرد کاک سیروانی بەڕێز لە عربەتەوە. بەڵێ. وازانم ئەگەر مالیکیش داوای جاشێتی نەکا ئەو نانی جاشێتی خواردۆ لەبەرەوە هەر ئامادەیە دایکی سیما با هێرش نەکەینە سەر کەس. وەڵاهی زۆر مەجالی ئەوە بیرێ کە خەڵک باسی جاشێتی بکات، چونکە ئێمە لە جاشێتی حافڵ نەکرد. دایکی سیما ڕای خۆیەتی سیروان خۆی کۆنە جاشە زۆر دایکی سیما سپاس بۆ پەیوەندەکەت، زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. هیوادارم کەس وەڵامی کەس نەداتەوە. هەر کەسێک بیرروباوەڕی خۆی ئازادە چۆن بیرەکاتەوە. ئێمە تەنها ڕێگەمانەدا کەسێک ناوی کەس بێنێ، ئەو مافی خۆیەتی دەبێت بە هەرچی لە ئێستادا. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە. ئامینە لە سلێمانی. فەرموو ئامینە خان. مرحبا. زۆر سپاس دەکەم. کاکە من لە 2008 باوکم عەمری خوای کردووە. بەڵێ. برایەکم هەیە تۆزی بیرخۆڵەکە مەندامی هەیە 250,000 دینار. ئەنجا لە دوای ئەو پارەیە کوشێکم هەستاوە سووە زەلامیش پێی بردووە لە باتیەوە بە گۆز ئیفلیس حسابی کردووە. بەسەر ئەو برام کە مەندامی خۆی لە ماڵ و حاڵی خۆی و مناڵی هەیە و هیچ گۆز ئیفلیس نییە. بەڵێ. ئەنجا بە منی و کە باوکمتی من معاسەکەی باوکم کردین و کردوتەوانێ گۆز ئیفلیسێکی خەڵقم بردووە بە ناوی براکەم و تەسکەرۆشتی براکەمی بردبوو. وتی قسە مەکەن هەموو مانگی هەرێکی شتێکتانەوەمێ. ئەنجا ئێستا ئەوە 4 ساڵە باوکم بردووە ئەم معاسە 200,000 دینارە وەری ئەگریە. بە تەنیا منی لێ ناهومێو کردووە. بەشی خوشکبراکانی کەمە یعنی بە کەمی ئەیان ناتیە. لەگەڵ ئەو براسماکەوا کردویانە بە دزیەوە سەی براکەم و سەی ئەو زاداری بەشی ئەوانی کە بەڵە سپاس دەکەن. سپاس بۆ ئامینە خان لە سلێمانی. بەڵێ تەورەکانی تر ئەوانی کە باس کردن کاکیمە لە سلێمانی باسی لێو کرد کە بەڕۆبەری نەخۆشخانەی سێ سادق باسی لێو کرد کە هەندێک قسەی بەرامبەر بە نەخۆشێک کردبوو. باوکی ئەردەڵان لە باتاس باسی لە موچەیەکی پاسەوانی زێرەوانی فریاکەوتنی سلێمانی کرد، زێرەوانی دەرە باسی کرد، باسی نەکرد کە مەبەستی کوێ بوو. بەڵێ دێرین خان لە هەڵەبجە باسی لە کێشەی خزمەتگوزاری کە باسی لە دوکانەکان کرد کە لەسەر شۆستەکان جۆرێک لە بێزاریان دروست کرد بۆ هاوڵاتیان. خەندەخان لە کەرکووک باسی لە نەبوونی خزمەتگوزاری لە کەرکووک لە بەرامبەردا. باوکی میران باسی لێو کرد کە خزمەتگوزاری کراوە. ماوەسا عیرفان لە سلێمانی باسی لە قورسی پرسیارەکانی تاقیکردنەوەکانی خوێندکاران کرد. بەڵێ بەڕێزان سپێنی لەگەڵتان بەردەوام بین. هەر شاد و وەختەوە بن.